ڕۆناڵدۆ جیا لەوەی کە ئاماری سەرسوڕهێنەری هەیە بەڵام چەندین شکستیشی هەیە کە بەشێکی زۆریان بەرامبەر یانە و هەڵبژاردە عەرەبیەکان بووە. یەکەم شکستی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە ئۆلۆمپیادی ساڵی 2004 ئەسینا بوو، کاتێک شکستیانەنا بەرامبەر هەڵبژاردەی ئۆلۆمپی عێراق بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ. پرتوگال لەو پاڵەنتێدا لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کرد، هەرچەندە ڕۆناڵدۆ بەشداری کرد بەڵام لە 2 یاریدا شکستیان هێنا کە یەکێکیان بەرامبەر شێرەکانی ڕافیدەین بوو. شکستێکی تری ئەستێرە پورتوگالیەکە لە مۆندیالی 2022 قەتەردا بوو، کاتێک لە قۆناغی چارەکی کۆتایی باشەوەیەکی چاوەڕوان نەکراو باڵبژاردەی مەغریب دۆڕا و ماڵاوایی کرد. ڕۆناڵدۆ کە ئامانجی ئەوە بوو لەو مۆندیالەدا خەونەکەی بهێنێتە دی بابردنەوەی نازناوەکە، بەڵام بەرامبەر مەغریب دۆڕان و ئەو یاریزانە بەگریانەوە ماڵاوایی لە پەڕۆنتێکە کرد. ڕۆناڵدۆ لە زستانی 2023 پەیوەندی بە نەسری سعودیەوە کرد و لەگەڵ یانەکەی تووشی شکست هات بەرامبەر بە ئیتیحاد لە جامی سوپەری سعودیە لە قۆناغی پێش کۆتاییدا و بەو هۆیشەوە نەیتوانی بۆ یەکەم جار لەگەڵ یانە نوێەکەی بگاتە یاری کۆتایی. دوایین شکستی کریستیانۆ ڕۆناڵدۆ ماڵاوایی کردنیانەکەی بوو لە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگی ئاسیا، دوایەوەی لە یاری گەڕانەوەدا بە عینی ئیماراتی دۆڕا و بێهیوابوون لە گەیشتن بە قۆناغی پێشکۆتایی. ڕۆناڵدۆ ئامانجی ئەوە بوو کە نازناوی چامپیۆنز لیگی ئاسیا لەگەڵ نەسر بەدەستبێنێ، بەڵام ئازبەرزی سوفیانی مەغریبی و خالید عیسای ئیماراتی ڕێگر بوون لەو خەونەی هێرشبەرە پورتوگالیەکە.